بێگومان دۆخی سیاسی با بڵێن دۆخی سیاسی ناوچەکە بەگشتی باشووری کوردستان دۆخێکی ناجێگیرە دەتوانم بڵێم کە سەرجەم کە سیاسەکانی لە دۆخێکی ئاڵۆزدان ڕۆژانە گۆڕانکاری نوێ دێتە ئاراوە ئەو بەشێکی هەرە زۆری گۆڕانکاریەکانش بە ئاراستەی ئەوەیە کە دوژمن کاریگەری زۆری هەیە لەسەر باشوور و بە تایبەتی دەوڵەتانی دراوسێ کاریگەری سلبیان زۆرە لەسەر ناوچەکە بە بڕوای من هەموو ئەم هاوچێشانە پەیوەندیان بە دەرەنجامی ناکۆچی نێوان پارتە سیاسەکان هەیە لە باشوور کە ناتوان گوتارێکی هاوباش یان با بڵێن هێزێکی هاوباش یان باشتر بڵێم بیرکردنەوەیەکی هاوباش بۆ باشتر کاراکردنی ئاڕای بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا بەڕێوەبرن بۆیە من پێم وابێ ئەمە دەرەنجامی ئەوەیە کە ئێمە پرۆسەی تەبایی یان باشتر بڵێن گوتاری نیشتیمانی یان باشتر بڵێم گوتاری نەتەوەییمان ناجێگیرە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەک لەژێر کاریگەری دوژمنداین هەمیشە دەتوانێت پەرتمان کات هەڵمەتانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەتایبەت لەو دوو ڕۆژی ڕابردوودا دەنگۆ یان با بڵێن تەختێکردنی هەواڵێکی لەو شێوەی کە ئۆپراسیۆنێکی هاوبەش لە نێوان تورکیا و هێزی پێشمەرگەدا بۆ سەر هێزەکانی گریلا یان هەر جۆرێک لەو جۆرە یان باشتر بڵێن ئەو هەڵمەتە نوێی ئۆردۆگان بۆ جارێکی تر ئۆپراسیۆنی ئەنجامدانی ئۆپراسیۆن بۆ خۆرئاوا هەموو ئەمانە بەرەنجامی ئەوەیە کە دۆخی ناوچەکەیان بە بڵم ڕۆژهەڵاتی ناوەڕات بە شێوەیەک لە ڕۆژان لە بەردەم نەخشەیەکی نوێدا یان با بڵێم لە بەردەم نوێبوونەوەی نەخشەیەکی نوێدایە لە ڕاستیدا بە بڕوای من بەرەنجامی ئەوەی کە هەر گۆڕانکاریەک لە ناوچەکەدا ڕووبدا لە ڕۆژهەڵاتدا ڕووبدات ئێمە ناتوانین براوەی یەکەم بینیان براوە بین لە ڕاستیدا بە بەرەنجامی ئەوەی کە ئێمە هێزێکی ناکۆچین هێزێکین بە ئەندازەیەک ناتەباین کە ناتوانین گزارش لە ڕاو بیر و بۆچوونی خۆمان بکەین بۆیە بە بڕوای من ئەگەر ئێمە وەکو باشووری کوردستان نەتوانین گوتارێکی نیشتیمانی یان گوتارێکی نەتەوەیی لەسەر بنەمایەکی نەتەوەیی دابڕێژین بە بڕوای من ناتوانین ئامانجەکان بە شێوەیەک لە شێوەیەکان بپێکین کە بەرەنجامیان با بڵێن سوودێکی نەتەوەیی لێ بکەوێتەوە بۆیە من پێم وابێ هەموو هەوڵانە بەرەنجامی ئەو هەوڵانن کە ئێمە گوتارێکی ناتەبامان هەیە لە هەرێمی کوردستاندا و ناتوانین ئیدارەیەکی باش بەڕێوەبەرین بۆیە ڕاستەخۆ لەژێر ئیرادەی دوژمندا کارەکان و فەرمانەکانمان جێبەجێ دەکەین هەموو ئەگەرێک یان با بڵێن هەموو ئۆپراسیۆنێکی وڵاتانی دراوسێ لە ناوچەکە لە باشوور جێبەجێ بکرێ بێگومان ئەگەرێکی زۆر خراپی هەیە بۆ هەرێمی کوردستانەوە کاردانەوەیکی خراپیشی دەبێت لە هەرێمی کوردستاندا بەرەنجام ئەوەیە کە ئێمە دەیبینین ئێمە ئەزمونێکی زۆرمان هەیە لەو مەجارەدا کە چەندیش کەسی یەک بەدوای هەرێمی کوردستاندا هاتووە بەرەنجام نەمانتوانیوە پرۆسەیەکی گشتگیر پرۆژەیەکی ئیداری باش بۆ باشووری کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەقرار بکەین لە ڕاستیدا بۆیە هەموو بەرەنجامی ئەوەیە کە هەمیشە چاومان لە دوژمنە بۆی بتوانێت ئیدارەمان بکات بێگومان دوژمنیش نایەوێت ئیدارەیەکی سەرکەوتوو لە ناوچەکەدا هەبێت بەردەوام لەژێرەوە ئۆپراسیۆنی جۆرا و جۆرەی کە لە هەرێمی کوردستاندا هەر جارێ هێزێکی سیاسی دەکاتە بیان و بۆ بردومانکردنی باشووری کوردستان من وەکو پێشمەرگەیەکی دێرین پێم خۆش بوو جۆبیستی هەواڵی دڵخۆشکەر و یەکگرتنی کوردان ببینم کە ئێستا بەداخەوە بەفیتی داگیرکەرانی کوردستان بە تایبەتی ئۆردوغان دەمەک بە ناوی ئیسلام بەکارماندێنی دەمەک بە ناوی سەلامەتی سنوورەکان و ئەمنیەتی سنوورەکان و هەردەم بە ناوی شتێک بەداخەوم کەوە پارتی بەفیتی ئۆردوغانی دەیەوێتن شەڕێکی براکوژی هەڵگیرسێنێکەوە ئێمە چەندین ساڵە 35,000 شەهیدمان لەسەر ئەو گرد و تەپۆڵکانەدا کە لە جێڕانەوەیان پیاو شەرم دەکاتن بەڕاستی زۆر نیگەرانم بۆیە پەیامێکم هەیە دەڵێم وەکو شاعیر دەڵێ کە تۆ بووی بە گورجی مێگەلی خۆت ئیتر چێ هەیە دڵسۆزی بکبۆت دەڕێژی خێنی خزمی خۆت و بۆ خۆت بەردی پەشێمانی دەدەی لە ئەژنۆت داواکارم لە هەموو هاوڵاتیەک پێشگیری لەو کارە ساتەی بکە کە هەست بە ڕوودانی دەکەم تەنها دژمنانی کورد بە دەرەجەی یەکەم ئۆردوغانی دیکتاتۆر و ئەکەپە و ئەوانە سوودەوە دەبینن داگیرکارانی کوردستان کەسێک سوودمەند ناوێت لەوانە زیاتر هەمووش ئامانجیوانە ئەگەنا ئەمن پێم وایە وەکو کوردە کەس بۆی دەکەم پەکەکە زۆر قبول دەکات لەوەی تەنها مەرامی ئۆردوغان جێبەجێ نەبێ ئەگەنا هەویری ئەوانە ئەوەندە ئاوای نابە تەنها
ئەو سیستمە خۆ بەڕێوەبەریە بە خەتەر دەبینیتن لەسەر بەرژەوەندەکانی خۆی زیاتر نیگەرانەکەەوە منداڵانی کورد لەوێ بە کوردی دەخوێنن بۆ نمونە ئەنە کەسە بەکاردێنێ پارتی بەکاردێنێ دوژمنانی کورد بەکاردێنێ گروپە ئیسلامی ڕادیکاڵەکان بەکاردێنێ بۆ نمونە ئەوڕۆ بەخۆم بینیم کەوا لە عێن ئیسا و لە سەرەکانی لۆگۆ و ئارمی داعشیان بەرز کرد بووە چەندە ئۆردوغان پێڕاگەیاندبوون ئەو ئارمە خڕەی چی درنات بەکاربێن ئارمەکەیان دەبی درێژ بکەن لاکێشی بکەن هەندێکیان وایان کردبوو بەس ئەوانەی وایان نەکردووە بڕیاری داوە مەحاسەبەیان بکە و لێپێچێنیان لەگەر بکاتن هەر ڕۆژەی گروپەکی ئیسلامی ناویان لێ دەگۆڕی لە جەبهەت نوسرە و نازانتی و داعش ئێستا لەو کاتەیدا دەیەوێ ناو لە داعش بگۆڕی بانگوازم بۆ چەکدارەکانی چەکداری هەموو لایەنەکان هەیە هیوادارم دەست لە سەر ویژدانتان دانێن چیتر ئەو مێژووە وامان لێ نەکەن شەرم لە جێرانەوەی ئەو مێژووە بکەین دەست لە ناو دەستی یەک پشتگیری تەنها ئێمەین لە کۆتاییدا هەر ئەمە دەبی یەکتر بگرین هەر ئەمە دەبی پشتی یەکتر بگرین هەر ئێمە دەبی لە کۆتاییدا داوا دەکەم لە هەموو کوردێکی بە شەرەف چ بە کردەوە بە خۆپیشاندان بە ناڵەزایەتی بە نووسین لە فەیسبوک لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە شەقام فشار بکەن لەسەر ئەو هێزانەی کە دەیانەوێت شەڕی براکوژی هەڵبگیرسێنن